من لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری هەولێرم قسەم لەگەڵ چەند خاوەنی بەنزیخانەیە کرد باسییان لەوە کرد کە ئەو بەنزینە سوپەر و معسنەی کە ئێستا دەیفرۆشن زەرەر لێ دەکەن ئینجا دەیفرۆشن بەنزینی معسن و سوپەر نرخەکانیان دابەزی و جێگیر کرا من ئێستا لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری هەولێرم دوای ئەوەی کە بڕیارێک دەرچوو لەبارەی دابەزانی نرخی سوپەر و معسن کە سوپەر ببێ بە 1200 معسن ببێ بە 1000 لە ئێستادا بەنزیخانەکانی شاری هەولێر زۆربەیان نرخەکانیان دابەزاندووە من قسەم لەگەڵ ستادار محمد سەرپەرشتیاری لێژنەی کرد لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە لەسەر بەنزیخانەکان دەسوڕێن بۆ ئەوی بزان نرخەکانیان دابەزاندووە یاننا ئەو بۆ 960 وتی کە هەموو بەنزیخانەکان دەگەڕین و بە بەردەوامی ینی بە دوواداچوون دەکەین و جەنجی مەجید کە ئەنجومەنی بەنزیخانەکانی شاری هەولێرە بۆ 960 وتی ئەو بەنزینەی کە دەفرۆشرێت بە سوپەر و معسن هەر بەنزینەکەی کۆنە کە ماوەتەوە یعنی هیچ بڕێک وەرنەگیراوە لە حکوومەت یاخود لە وەزارەتی سامانە سروشتیەکان کە ئێمە وەری بگرین ئینجا بەو نرخە بیفرۆشین تاوەکو بەنزیخانەکان ئەو بەنزینیان بمێنێت ئەوا دەیفرۆشین ئیدی کە نەما دوای ئەوە دووبارە دادەنیشتەوە لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان و بڕیارێکی تر بدرێت بۆ ئەوەی کە بەنزینی سوپەر و معسن وەربگرین ئینجا بیفرۆشینەوە من لە یەکێک لە بەنزیخانەکانی شاری هەولێرم قسەم لەگەڵ چەند خاوەنی بەنزیخانەیە کرد باسییان لەوە کرد کە ئەو بەنزینە سوپەر و معسنەی کە ئێستا دەیفرۆشن زەرەر لێ دەکەن ئینجا دەیفرۆشن و تاوەکو ڕۆژی شەمە کە ئەمڕۆ پێنجشەمە بەیانی و دوو بەیانیش بەنزین دەمێنێ بۆ ئەو دوو ڕۆژەش ینی تا شەمە بەنزینیان ماوە شەمە کۆتا وادەیە بۆ ئەوەی کە بەنزینی سوپەر و معسنەکان لە بەنزیخانەکان بمێنێ لە دوای شەمەوە چاوەڕێ ئەوە دەکەن کە لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو بڕە بەنزینە وەربگرن ئینجا ئەوانش بە نرخی ینی 1000 و هەروە 1200 بیفرۆشن ئێرە بەنزیخانەتی شاری هەولێرە لێرە نۆرمال بە 850 دینارە و هەروەها معسن بە 1000 دینارە و سوپەریش بە 1200 دینارە